ئەمریکای سکات بێسن دەبێژێت دەبێت و حتا ڕۆژە چارشەمێ ڕێکەفتنێک لە دۆر تەنگاوە هەرمزێ ببە. بڕیاری بە ئەندامبوونی کەرکووک لە یەکێتی شارەوانیەکانی جیهانی تورک کارداناوێکی بەرفەراوانی لێ دەکەوێتەوە. جه تلویزیونا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتۆنە پایتەختە و دەم و هەمی دەمێنەوە باش ئیرۆ سێشەمە سێزدەیە گەڵاوێژە ساڵە 1928 کوردیە لە بەرامبەر چارێ تەباغا 1926 زاینیە. ئەفکارا من بەفرا و نووری و ئەز ساڵح دەمیجر ئەم بێ دەمیژمێرێژ وەرە پێشکەشتێکرد. لەم بەرنامەیەدا چاوێک دەخێنە سەر گرنگترین هەواڵ و شیکاری و ڕووداوە کاریگەرەکانی ناوچەکە و جیهان لەگەڵمان بمێننەوە. وەکو هەرجار ئەم ژێ ئەمریکا و کۆشکاسپی دەست پێ بکەن سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەبێژە و ئەمریکا عێریشێکە پلانکردی لەسەر ئێرانێ ڕاوەستاندا و دەرفەتێکێ بدە کۆمەرە ئیسلامیە ئێرانێ و لە هەفکردنێک چێ ببە. وی هەروەها گوت کۆ ئەف بریار نایەوێ واتەیە کۆ دەڤژێ عێریشە لەشکەری وەرە بەردان و ئەگەر دانوستاندن بەسەر نەکەون هەموو بژار دێ لەسەر ماسەیە بمینن. لە هەفکردن پر نێزیکە ئەو دەبێژە. ji bo zaniyarîn bêhtir ji koşka spî em diçin cem hevkarê me hîwa selam dem baş hîwa nûçeyên herî dawî ji koşka spî çi ne? ساڵح سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕایدەگەێنێت کە ڕێکەوتنیان لەگەڵ ئێران نزیک بووەتەوە لە ئێستادا گفتوگۆکان بە شێوەیەکی نهێنی چونکە ئێرانیەکان نانەوێت بە ئاشکرا بەڕێوە بچێت بەڕێوە دەچن ڕێکەوتن لەسەر گەروی هورمز نزیک بۆتەوە هەرچی تایبەتمەندە بە بابەتی داماڵینی چەکی ئەتۆمی لە ئێران ئەمە بۆ قۆناغی دووەمی ڕێکەوتنەکانە. هەروەها دۆناڵد ترامپ سەبارەت بە قەیرانی وزە کە بەهۆی داخستنی گەروی هورمزەوە قەیرانێک لە زۆرینەی وڵاتەکانی جیهان بە تایبەت قەیرانی کەمی بەنزین و سوتەمەنی سەری هەڵداوە قسەی کرد و دەربارەی بارودۆخی ئەوروپا لەگەڵ پەنابەرانیش قسەی کرد کە وا پێدەچێت بەهۆی ئەو ژمارە زۆرەی خەڵکی مەغریب کە چوون بەرەو ئیسپانیا ئەمە مەترسێکی لەسەر ئەوروپیەکان دروست کردووە. سەبارەت بەم دوانە بە تایبەت سەبارەت بە شانشینی بەریتانیا دۆناڵد ترامپ لێدوانی دا و قسەی کرد با بەیەکەوە گوێبیستی بین. یەکێک لەو کێشانەی کە جەنگی ئێران و داخرانی گەروی هورمز بە دوای خۆی داهێناوە کێشەی کەمبوونەوەی وزەیە لە سەرتاسەری جیهاندا بە تایبەت بەنزین. دۆناڵد ترامپ قسەی لەو بارەیە کرد و سەبارەت بە ناوخۆی ئەمریکا گوتی دەزانی کاتێک جەنگی ئێران تەواو دەبێت نرخەکان زۆر دادەبەزن بەڵام هەندێک کۆمپانیا پارەیەکی زۆر پەیدا دەکەن. بۆ نمونە شێڤرۆن و ئەکسن مۆبیل پارەیەکی بێشمار پەیدا دەکەن. کاتێک کۆمپانیایەک 12 جار زیاتر لە ساڵی ڕابردوو پارە پەیدا دەکات دەبێت هەندێک لەو پارەیە لە ژیانی خەڵک سەرف بکەن. بۆیە وا باشە شتەکان بۆ خەڵک و کڕیارەکان هەرزان بکەن چونکە من بەم کارانەیان دڵخۆش نیم. کێشەی کەمبوونەوەی وزە لە سەرتاسەری جیهاندا و بە هەلوەرگرتنی ئەم کێشەیە لەلایەن کۆمپانیاکانەوە کێشەیەک نییە تایبەت بێت بە وڵاتێک. دۆناڵد ترامپ لە کاتێکدا باسی بەریتانیا دەکرد پێشنیازی ئەوەی بۆ ئەوان کرد کەەوە بەرهێنان لە کەرتی وزەی ناوخۆیاندا بکەن بۆی وڵاتەکە ڕزگار بکەن لە داڕمانی ئابووری. کاتێک تەماشای شانشینی بەریتانیا دەکەیت دەبینیت باشترین کێڵگەی وزەیان لە جیهاندا هەیە. پێم وایە سەرۆکوەزیرە نوێیەکەیان و وەبەرهێنان لەو بارەیەوە دەکات و من خۆم قسەم لەگەڵ کردووە کەسێکی ناوازەیە. مەسەلەکە ئاسانە ئەگەر ئەو کێڵگانە بکەنەوە دەبنە وڵاتێکی دەوڵەمەند ئەگەر ناتوشی داڕۆخانێکی بانکی دەبن هەروەگەوەی ئێستا تێدان. بەڵێ ئەمە یەکەم جار نییە دۆناڵد ترامپ پەیوەندی باشی لەگەڵ ئەم سەرۆکوەزیرانە نوێی بەریتانیا بخاتە ڕوو. شانی باسە کۆمەڵێکی زۆر سەرۆکوەزیران لەو ماوەی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو لە بەریتانیا گۆڕاون بەڵام وا دیارە ئەم سەرۆکوەزیرانە نوێی کە ئێستا لەسەر کارە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ سەرۆکی ئەمریکا هەیە. هیوا با بگەڕێنەوە بۆ نێوخۆی ئەمریکا هەواڵەکان باسییان لەوە کرد کە سەرۆکی ئەمریکا بڕیارە سەردانی
ویلایەتی کالیفۆرنیا بکە گەیشتۆتە کوێ گەشتەکەی سەرۆگایە واشنگتۆنی بەجێ هێشتووە یا وەکو هەڵوەشاوەتەوە ئەو گەشتە؟ بەڵێ بەفراو تا ئەم نیوەڕۆیە سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی بوو کۆمەڵێک فەرمان و کاروباری ڕۆژانەی خۆی واژۆ کرد بەڵام ئێستا دەبێت بەڕێکەوت بێت بۆ ویلایەتی کالیفۆرنیا ئەم ئێوارەیە چاوەڕوانی لێدوانی سەرۆکی ئەمریکان لە کالیفۆرنیاوە کە لەسەر کۆمەڵێک بابەتی ناوخۆیی و دەرەکی قسە بۆ میدیاکان دەکات هەروەها سبەی دەچێت بۆ لاس ڤێگاس لە ویلایەتی نیڤادا لەوێژ کۆمەڵێک کاروباری تایبەت بە سەرۆکایەتی و تایبەت بە کۆماریەکان بەڕێوە دەبات دواتر سبەی ئێوارە دەگەڕێتەوە واشنگتۆنی پایتەخت ئێستا دەبێت واشنگتنی بەجێهێشت بێت. بەێ فەرمێری دەنگی ئەمریکای کۆشکا سپی هیوە سەلام سپاس بۆ ڤانزانیاریان. سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ دەڵێ واشنگتۆن و تاران لە قۆناغێکی نوێی گفتوگۆدان کە بە تەنگەی هۆرمۆز دەست پێ دەکا بەڵام بۆ ئەمریکا ئەم گفتوگۆیانە تەنها لە سەرکردنەوەی ڕێگای هاتوچۆی دەریایی نیەن بەڵکو و تاقیکردنەوەیەکی تارانیشە بۆ ئامادەبوونی بۆ گۆڕینی هەڵسوکەوتی خۆی و گرتنەبەری ئاراستەیەکی نوێ. ئارش ساڵح زانیاری زیاترمان لەم راپۆرتەدا پێشکەش دەکە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕۆژی دووشەمە ڕایگەیاند کە واشنگتن لەگەڵ ئێران گفتوگۆ دەکات بۆ کردنەوەی تەنگەی هورموز و ئاماژەی کرد کە گەرم قۆناغە سەرکەوتوو بێت گفتوگۆکان دواتر بەرەو چارەسەرکردنی بەرنامەی ناوەکی ئێران دەڕۆن. ترامپ وتی ئەم گفتوگۆیانە بە داوایی خودی ئێران و بە پشتیوانی چەند وڵاتێکی کەنداوی عەرەبی دەستیان پێکردووە و جەختی لەسەرەوە کردەوە کە ئەمە دوایین دەرفەتە بۆ تاران تاکو بەڕێککەوتنێکی گونجاو بگات. پێم وایە ڕەنگە شتێک بەدەست بهێنین بەڵام دەمهەوێت پێش ئەوەی سەریان لێ بکەمەوە دوا دەرفەتیان پێ بدەم. بەڵام هورمز تەنیا بابەتێکی دیپلۆماسی نییە ئەم تەنگەیە لە کاتی ئێستادا بۆتە یەکێک لە خاڵە سەرەکیەکان کە نوێنەرایەتی هەموو شەترەنجی ململانەی نێوان ئەمریکا و ئێران دەکات. شەترەنجێک کە ئێران نزیک بە سێدەیە بە یەک استراتیژی بەڕێوەی بردووە واتە نیشاندانی ناکۆکی ناوخۆیی ناودەسەڵات لە ئاکامی و استراتیژیەیە کە سەرۆک ترامپ سەرکردایەتی ئێران بە دوو ڕوو ناو دەبات. بە هەر هۆکارێک بێت ئێرانیەکان کاتێک وتوێژ دەکەن حەز ناکەن بڵێن کە خەریکی وتوێژین. کاتێک من دەڵم لە گفتوگۆداین وتوێژ بابەتێکی گرینگە بەڵام ئەوان هێندێک جار زوو ئینکاری دەکەن. ئەمە لە حاڵێکدایە کە چەندین کاتژمێر و چەندین کاتژمێر پێکەوە بە قسەکردن بەسەر دەبین. بە گوێرەی شیکەرەوەکان ئێران دەیەوێت ئەم هەڵسوکەوتە ئاوا لێک بدرێتەوە کە ئەگەرچی ئەوانەیانەوێ ڕێک بکەون بەڵام بۆ ئەم کارە ئەبێ ڕوبەڕووی تونداژۆکان لە ناوخۆ ببنەوە هەر بۆیە ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەیەوێت ئەم پرۆسەی ئاکامی هەبێت نابێت زۆر گوشار بخاتە سەر ئێران. ئەم شیکەرەوانە بە ئاماژە بە نزیک دوودەیە کێشمەکێش لەسەر بەرنامەی ناوەکی ئێران دەڵێن ڕژیمی ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا زۆر جار هەوڵی داوە بە نیشاندانی جیاوازی نێوان باڵی توندڕە و میانەڕە و هەڵسوکەوتی کۆمەلگای نێودەوڵەتی ئاراستە بکات. بەڵام هەڵوێستی ئێستایی بەڕێوەبەرایەتی ترامپ نیشان دەدات کە واشنگتن زیاتر سەرنجی لەسەر ئەنجامی کردارەکان و گۆڕانکاریە پراکتیکیەکانە نەک لەسەر پەیامە سیاسیەکانی ناوخۆیی تاران. ئەنجومەنی سینات تەنها چەند ڕۆژ کاری لە پێشماوە پێشەوەی پشووی هاوینی دەست پێ بکات و ئەندامانی سینات هەوڵ بدەن با بڵێن بگەڕێنەوە بۆ شارەکانی خۆیان بۆ پشودان بەڵام پێشەوەی واشنگتۆن بەجێ بهێڵن دەیانەوێت کار بکەن لەسەر پرۆژە یاسا چەند پرۆژە یاسایەک دوو پرۆژە یاسا هەن کە پشتگیری بەهێزی ئەندامانی هەردوو پارتەکەی لە پشتەیەکێکیان دابینکردنی بودجەی حکوومەتە و ئەوی تریشیان سزاکانە دژی رووسیا و هەروەها ئێران دوێنێ سینات بە دەنگی 89 بەرامبەر 4 بڕیاریدا گفتوگۆ لەسەر بودجەی حکوومەت بکات و هەروەها بە دەنگی 86 بەرامبەر بە 12 بڕیاری داوە گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای سزاکان دژ بە رووسیا و ئێران کار بکە سەرباری پشتگیریەکی فراوان هێشتا ڕوون نییە ئایا تا کۆتایی ئەم هەفتەیە ئەندامانی سینات
ئەم دوو پرۆژە یاسایە پەسەند دەکەن یانە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە مەریوان حەمە پاملێری دەنگی ئەمریکا بۆ کۆنگرس لەگەڵمانە. مەریوان باس سەرەتا سەبارەت بە پەسەندکردنی بودجەی حکوومەت قسە بکەین. ئەم پرۆژە یاسایە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ ئەم پرۆژە یاسایە بودجە بۆ ماوەی 4 مانگ بۆ حکوومەت دابین دەکات. کۆنگرس هێشتا هەموو پرۆژە یاساکانی بودجەی ساڵانەی تەواو نەکردووە، بۆیە هەوڵ دەدات کە بودجەیەکی کاتی دابین بکات هەتا ئەندامانی کۆنگرس لەسەر بودجەی ساڵانە ڕێک دەکەون. ئەگەر کۆنگرس بودجەی کاتی بۆ حکوومەت پەسەند نەکاتەوە بودجەی زۆر لە دامەزراوەکانی حکوومەت لە کۆتایی مانگینەوە تەواو دەبن. دوێنێ سینات وەگوتت بە دەنگی 89 بەرامبەر بە 4 دەنگ بڕیاریدا گفتوگۆ لەسەر بودجەی حکوومەت بکات. ئەمەش ماوەیان وایە کە پشگیری پرۆژە یاساکە پشگیری فراوانی هەیە، بەڵام کێشەکە لە پشگیریان نییە بەڵکو لە کاتدایە. لە ئەنجومەنی سینات پشگیری شتێکە و خێراتیەپڕاندنی پرۆژە یاسا شتێکی ترە. بۆ نمونە لە سینات تەنها 3 ڕۆژی ماوە وەکووتت بۆ ماوەی کارکردنی پێشەوەی پشووی هاوین دەست پێ بکات. بە پێ ڕێکارەکانی سینات ئەبێت هەموو ئەندامانی ئەنجومەنەکە کە 100 ئەندامن ڕەزامەند بن بۆ خێراتیەپەڕاندنی پرۆژە یاسا. واتە تەنها یەک سیناتۆر ئەتوانێت پرۆسەی تێپەڕاندنی پرۆژە یاسا هێواش بکاتەوە. لەبەرەوە ئەم ڕێکارە پێگەی ئەندامانی دیموکرات کە کەمینە لە ئەنجومەنی سینات بەهێز دەکات لەم کاتەیە و هەلێک دەدا پێیان لە بەرامبەر دەنگدانیان بۆ خێراتیەپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە، بۆ ئەوەی کە هەندێک سازش لە ئەندامانی کۆماری وەرگرن بە تایبەتی لەسەر بودجەی ساڵانە و چەند پرۆژەی یاسایەکی تر وەکو پرۆژە یاسای دراوی ئەلکترۆنی کریپتۆ کە لە هەفتەکانی داهاتوودا دانووسانیان لەسەر دەکرێت. باشە مەریوان کام هەرن سەر پرۆژە یاسایە جەزاکردنا رووسیا و ئێرانێک و بەفراوێژی وتەژی دەستپێکەداوە بەحەز کرد گەلە و ئەف پرۆژە یاسا هەمان چارەنووس هەیە؟ بەڵێ ئەم پرۆژە یاسایش هەمان پشگیری هەیە، پشگیریەکی زۆری ئەندامانی هەردوو پارتەکەی هەیە و بە زۆرینەی دەنگی هەردوو ئەندامانی هەردوو پارتەکە دەخرێتە بەردەنگدان. ئەم پرۆژە یاسایە فشارێکی ئابووری زیاتر دەخاتە سەر رووسیا و باجی هاوردن یان گومرگ بەسەر و وڵاتانەدا دەستەپێنێت کە بەردەوامن لە کڕینی بڕێکی زۆر لە نەوت و گازی رووسی و ژمارەیەک سزای دژ بە ئێرانی دژ بە کەرتی وزەی ئێرانیش بۆ ماوەی 5 ساڵ درێژ دەکاتەوە. لێرەش ناکۆکیەکە لەسەر ئەسڵی پرۆژە یاساکە نییە بەڵکو لەسەر ئەو دەسەڵاتانەیە کە دەیداتە حکوومەت سەبارەت بە سیاسەتی بازرگانی و گومرگ. هەندێک لە سیناتۆر لە هەردوو پارتەکە لە ڕاستیا لە کۆماری و دیموکراتیش دەیانەوێت پێش دەنگدانی کۆتایی هەموار لە پرۆژە یاساکەیە بکرێت، چونکە ئەوان دڵخۆش نین بە مەسەلەی سەپاندنی گومرگ لەسەر کاڵای هاوردە و پێیان وایە ئەم خەرجیە دەکەوێتە سەرشانی هاوڵاتیان و کڕیاریانی ناو ئەمریکا. بووە دەیانەوێت دەنگ لەسەر ژمارەیەک لە هەموارکردن بدەن پاشان پرۆسەی خێراکردنی دەنگدان بۆ پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە ئەنجام بدرێت. ئێستا لەم کاتەیە سەرکردایەتی ئەنجومەنی سینات کار لەسەرەوە کە ئایا ئەتوانن ئەم ڕۆیان سبەی تەواوی ئەندامانی سینات ڕازی بکەن بەوەی کار لەسەر ئەو بەرپرسانە ئەو بربەستانە بکرن و ڕێبکەون یان لایەن برن بۆ ئەوەی تا کۆتایی هەفتەیە ئەم دوو پرۆژە یاسایە پەسەند بکرێت یان چارەسەری داهاتوو یان بۆکو ئەگەری داهاتووەیە کە کاری سینات درێژ بکرێتەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک. بەڵێ مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس پاس بۆ ئەم راپۆرتە. سکات بەسنت وەزیری خەزینەی ئەمریکا لە گفتوگۆیەکدا لەگەڵ کەناڵی CNBC ڕایگەیان ڕەنگە ئەمڕۆ یان سبەی واشنگتۆن و کۆماری ئیسلامی ئێران بگەنە ڕێکەوتن بۆ کردنەوەی تەنگەی هۆرمز و دەستەبەرکردنی ئازادی تێپەڕین بۆ کەشتیە بازرگانیەکان. بەسەنت وتی لەگەڵ ئێرانیەکان دانوستان دەکەین و ئەگەری ئەوە هەیە ئەمڕۆیان سبەی ڕێکەوتنێک بکرێ بۆ کردنەوەی تەنگەی هۆرمز و هەنگاونان بەرەو ئاساییکردنەوەی بارودۆخەکە. وەزیری خەزینەی ئەمریکا لە وەڵامی ئەو پرسیارەی کە ئایا ئێران ڕێگەی پێدەدرێ باش لەو کەشتیانە وەرگرێ کە بەو تەنگەیەدا تێدەبەڕن جەختی لەوە کردەوە کە ئەو ڕێکەوتنەی باسی لێوە دەکرێت لەسەر بنەمای ئازادی تێپەڕین دەبێت و ئاماژەی بەوەش کرد ئامانج دەستەبەرکردنی ئازادی هاتوچۆیە هەرچەندە لە چەند ڕۆژی ڕابردوودا دۆخی ناوچەکە تا ڕادەیەک ئاڵۆز بووە، بەڵام ئێستا ژمارێکی بەرچاو لە کەشتیەکان بەو تەنگەیەدا تێدەپەڕن.
پرسیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. حکوومەتی تورکیا ڕەشنووسی یاسای چوارچێوەی بۆ پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد ئامادە کردووە و بڕیارە ڕۆژی چوارشەممە پێشکەشی پەرلەمانی بکات. ڕەشنووسەکە 2 ڕۆژ لەمەوبەر لەلایەن نوێنەرانی ئاکەپا واژۆی لەسەرکرا. وردەکاریەکانی ئەم پرۆسەیە لەم راپۆرتەی ئەیوب دێمرا دەبینین. پێشنمایە قانونا چارچەvê جارî hikûmetê ve hat amadekirin. Partiya Desthilat AK Partî li ser vê qanûnê agahî da MHP û Dem Partiyê. Êdî navê vê pêşnimaya qanûna çerçeveyê bêhêzkirina hevgirtina netewî û yekbûna civakî hate eşkerekirin. Hê ev qanûna çerçeveyê bi awayekî fermî nehatiye belavkirin. Lê navereka wê da çi heye êdî tê nîqaşkirin. Li gor vî jî tê diyarkirin ku 6 meh wext dê bidin yên ku endamên rêxistinê vegerin û yên vegerin jî 3 sal ji bo wan serbestiyeka bi kontrol dê bibe. Pisporên siyasî derketina vê qanûnê girîng dibînin. Li gorî wan heke bi vê qanûnê aştiyeka mayînde pêk were li Tirkiyê jî dê gelek pirskirêk çareser bibin. Türkiye'de yaşayıp da Li Tirkiyeyên ku dijîn pêdiviya hemûyan bi aşitiyê heye. Ji bo vî jî heke demokrasiyeke mayînde were avakirin, rêya aşitiyê jî dê vebe. Ana li ser qanûna çarçoveyê xebatek heye. Hê navarok zêde zelal nebe jî lê pêdiviyê ku ev qanûn ti kesî ji derve nehêle. Heke piştî wan xebatan komereke demokratîk were avakirin, wê gavê mafên her kesî jî pêkanê were parastin û ev yek jî bi ve nevê wê aşitiyeke mayînde him li welat û him jî li ser herêmê xwe diyar bike. Heke çareseriyek tê xwestin xêrî vî jî rênîne. Tê diyarkirin ku qanûna çerçeveyê heke tiştekî der asayî nebe sibê roja çarşemê wê were parlamentoyê û berî betlaneyê ev qanûn dê were pesendkirin. Kurd di warê qanûnê da hin fikarê wan hebin jî lê ew radigînin ku bila ev qanûn ti kesî li der nehêle û çareseriyeka mayînde bîne. Aktivîsta tevgera jinê Azad Sebahat Tuncer di ser vî ji dengê Amerîkayê ra qise kir. Sayın Öcalan'ın Barış ve Demokratik Toplum Çağrısı. Banga Birêz Öcalan ya aştiye û civaka demokratîk îro giringiya xwe nîşan dide. Piştî vî PKK xwe fesih kir. Grûvek gerîla çekên xwe şewitandin. Hin kes jî ji sînor vekişiyan. Dikarim bêjim ku barên ku ket ser milê wan ewan anî jî. Lê îro pêdiviya ku desthilatî jî barê ku dikeve ser milê wî cî bi cî bike. Ji ber vî jî qanûna çarçovê pêdiviya çareseriyeka berfireh bîne û rêya aştiyê veke. Heke di vî warî de gavên erênî werin siyaseta Kurd jî êdî dixwaze ku bi rêya çek na bi rêya siyasî pirskirêkan çareser bike. Hêjayê diyarkirinê ku serokê grûpa AK Partiye Abdullah Güler berî ku qanûna çarçeveyê were parlamentoyê îro serdana partiyên siyasî kir. Partiyên opozisyonê jî radigînin ku dema qanûna çarçeveyê were meclisê ew ê jî li gorî wî nêrînên xwe diyar bikin. Eyüp Demir, Dengê Amerîka, İstanbul. Her divê derbarê de Tirkiye qanûna çarçoveya ku armanca wê dabînkirina bingeha yasayî ji bo pêvajoyê aştiya wî welatî tê cawarêkirin ku roja çarşemê an ku siva pêşkêşî perlemanê bibe ji ber ku hikûmet berî dengdanê piştgiriyê ji partiyên siyasî dixwaze pêşniyar bûye mijareke danûstandin û rakêşana dijwar li Enqerê. Ji bo ronîkirina vê yekê niha hevkara me Özlem Yasak bi me re ye dem baş Özlem tu bi xêr hatî.
يعني پشتی اف بیشن پیشکتن بده چند روزان دب لزبون امنهات چاوری چه دکن به ولاتی به بله براستی دو ایواره ور و صالح پیشکتن گلک لزگین ادبینن و کی تو زنیم دم کی یه تماشا دکن و دشوپینن مت دمی پیشکتن و زو ندیته دو چه بو پارتیا حکومت AKP و پیشنیار خویا کومی پیشنیار قانونی بر شاند مجلسی و پارلمانترین و امضا کردن ایروجی پیشتی AKP سروک MHP یه هفکاری AKP devlet Bahçeli و پارلمانترین MHP امضا کردن پیش رژی کاربدستین AKP به پارتیین دنیین سیاسی ل پارلمانتوی را هفدیتن کردن اولسر ناوروک آگاهی دان وان پارتیا پیش رژی دم پارتی رژی دو ایواره هفدیتن کربون او دم پارتی جی پیشتی و جوینه که آوارته یا لیجنه یا ریوبریا خواه لدارخص و گوت کو تیوی کو دناورو که و قانونه ده که ماسی هبن جی اموک گاوک دیروکی و دریا و کرنا اشتیه دبینن لوماجی امی پیشگیری بدن لی پارتیندن تیوی یعنی پارتیانو و پارتیندن گوتن کو حکمت بلگه یک ناورو که جمعه نشان ندایه با ویجی حیاکو سبه فرمی نی راگهاندن امنکانن هلوستا خواه اشکره بکن سبه پیشنیارین با لوماجی از باوردکم چاویمه لی چاوی همو جهانی سبه اوی لسر سبب گورا چند خبره پارتیا AKP حکومت دیار کرکو اوی سبب ده هو نیوی سرسپیده به فرمی پیشکش بکن پیش رژیم MHP و AKP اوی لسر ناورو که به فرمی بلگه یا پیشنیاره دیار بکن که امیجی به هفرا ببینن که چه واده به پیش ره اوی پیشنیار بیچه کمیسیون داده لور بیچه جواتا گشتی و اگر وره پیش دنگ داینه پیش رژی جبو وره شاندن سروکی ولات رجب تایپ اردوان کو امضا بکه و قانونه بکه و مریته باشه ازلم اماجت با کرد که سبی چهارشنبه پیشکشی پارلمان کرد وتی شتاوە کوهستان ئاوەڕۆکەکەی بە فەرمی هیچ ڕانەگەیەندراوە پرۆژەی هەسایە هیچ یعنی هیچ بە شێوەی نافەرمیش ئایا هیچ زانیاریەکتان نییە لەسەر ناوەڕۆکەکە بەڕاستی بە وەکی واژی ئیرۆ ڕاگەهاند ئەوێ جارا یەکێ سبە سەر سوێ دەهادا ناوەڕۆک ئەمێ بەهێڤرا ببینن لێ ئیرۆ پشتی هێڤدیتنên bi partiyên siyasî re partiyanu û hin partiyên din gotin ku belge ji rayê nedane lê li ser ناوروکی آگاهین devki daneme و لگور وان آگاهین partiyên siyasi gotin ku لگورجی رو خوار یعنی تبنده کرن کو به تواهی قانون جد داوبرا ده و 15 بشان پیکوره و به گیشتی لسر به چکرنا Partiya Karkerên Kurdistanê be û dibe ku piştî bêçekkirinê endamên wê yên ku ji endamtiyê ya jî ji propagandayê ceza xwarine bi werin azadkirin ya jî ji zindanê werin derxistin her wiha rê li ber ve be ku kesên ku li sürgûnê gelek hatine sürgûkirin ew jî were vegerandinê Tirkiye ev kanûn bi tevahî hinek vana sînorên wan pênase bike yani sînorê hukukî çiye lê bingehê de yani bu medyakan ranegêndirawe ya tenanit bu leyane Kurdî û parta Kurdiyekaniş hiç rûn niye na yani bi rastî yani آگاهین پیش نراز کری هنه لی لگور کو تیر آگاهندن ام دکارم بیشن کو وانا جرا اول امکانم بیشن اندامین پارتیا نو گوتون کو جمعه AKP اوسا گوتیه امیجی سبب جرا یکی ببینن یعنی نها امزان آری ترکیه دخوازن بیشن به اف پروژه کو ام دست بید یعنی پروسه کو دست بیده به و به ترور کردن ترکیه بله و آلی کردی ناوی فرمیوسایه به واژه آشتیه بله دناوی نوان هر دوان دا یعنی چطور کی چه وقتی پیش بینی کردن صبحی گلو بری بکوه هری بهتر براستی ایرو کما پارلمانتریا دم پارتی جی هبو صالح لور تونجر بکر هان هف سروک دم پارتی گورا سو 5 دقیقه آخفی و آخفتناوی همول سروی پیواجوی بو و گود کو ام ویا و گاوک دست بکرنه یا یکی دبین
دبینن و دویکو اف قانونا ناوی وی قانونی جی ایرو جارا یکی دوی دام بره ده هات نشان کرن حکمتی گوت کو کمیسیونا نتوی قانونا نتوی یا جبو براتیا جواتیه ev balkêşe bi rastî xoya dike ku danûstandinên navbera Dem Partî girava İmiralî û hikûmetê de hinek guhertin çêbûne û Tuncer Bakırhan îro car jî di gotara xwe de got ku divê qanûn û reformên civakî piştî viya berdewam bike salih bi taybêşî wekî tu jî dizanî di serî de ev qanûn mîna çerçoveyî tê pênase kirin ji ber mîna ku bingeheke berfireh ava bike û ev ve kanûna yekem derbaz bibe û mîna gava yekî were avêtin û pişre bi gotina Tuncer Bakırhan jî dibe em tîrmehê weka temelê aştiyê avêtinê dibînin lê dema ku parlamento carek din cotmehê de were vekirin dibe hemû var reformana gav bi qanûnan werin pejrandin û werin garantîn kirin. Lê wekû partiyê dibêjin divê sibahî em bibînin ka çi dibe ez bawerim tê me re bêjî tê bêhtir agahiyên dawî ez bawer dikim yanî evê nîqaş hinek din gur bibin dema ku em vê belge bibe û em bêjin yanî nîqaş li ser kîjan xalan gur bibin. Gelek spas Özlem Gurvazanî. Spas salê befra. Yani em bu çend rojin befra vê ew em bibêjin vê mijarê nêzik ve wekî lê wekinha Özlemê jî got yanî divan du rojan de hinekî bi lez bû dihat çaverêkirin ku tiştekî bibe lê bi vê lezbûna han hinekî balkêş bû. Lebîrman neçe demeka dawa li Tirkiye dikire hengaw binê bo yasayîkirdinê em proseyê aştiye duênêş eger hala nebim şandî imralî beyannameyekî bilaw kirdewe her sebaret be em pirsew با بڵین ئەم پێشکەشکردنی ئەم چوارچێوە یاساییە بۆ پەرلەمانی تورکیا بەێ ڕاستە هەرحال ئەم جارێکە دن ببێژن ژێ ترکیە vêcarê em vegerin Amerîkayê ku birasî me çavereyê wêyekê dikir ku berê da em bibêjin پامنێرê dengê Amerîkayê wezareta derveyê soran xatirî bi me re be wê demê soran nehazir bû diyare karekî din dikir nava wezareta derva hindek tiştên wiha dibin bend û ew hene ji ber wê jî em ên ha biçin cem wî ku wezîrê derve Marco Rubio behsa dosyeya Îranê kir soran çi agahiyên nû di vê derbarê de li cem te hene بەڵێ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەمڕۆ سێشەمە لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ جێگیری سەرۆکۆماری پاراگوە کۆبووەوە هەردوو لە یادداشتێکی لێکتێگەشتیان لەسەر هاوکاری لە بواری ئەتۆمیدا ئەلبەتە لە بواری مەدەنیدا واژوو کرد پاش واژووکردنی ئەم یادداشتی لێکتێگەشتنە مارکۆ ڕۆبیۆ لەسەر ئێران لەسەر بارودۆخی ئێران قسە کردوتی هەندێک پێشکەوتن لە گفتوگەکاندا لەگەڵ حکوومەتی ئێران هەبووە بەڵام هێشتان نەگەیشتون بە ڕێکەوتنی کۆتایی بەتایبەت لەسەر گەروی هۆرموز با هەندێک لە قسەکانی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ببینین و ببیستین. کاتێک باس لە ڕێکەوتن دەکەین دوو پرسەن ڕێکەوتنێکی گەورە هەیە کە پەیوەندی بە خواستی ناوەکی حکوومەت ئێران هەیە ئەوان هەرگیز ناتوانن شەکی ناوەکیان هەبێت سەرۆکۆمار لەو بوارەدا زۆر ڕوون بووە دەبێت ڕێکەوتنێکی کۆتایی لەسەر داماڵینی چەکی ناوەکی حکوومەتی ئێران بێت بەڵام سەبارەت بە گەروی هورموز کەشتیەکان لە گەروی هورموزەوە تێدەپەڕن ئێستا نەوت لە گەروەکە تێپەڕ دەبێت و گەروی هورموز کراوەیە گفتوگو و دانستان لە نێوان عومان و ئێراندا هەیە لەسەرەوەی چۆن کەشتی زیاتر لەو ماوەیە کورتدا بە سەلامەتی تێپەڕ ببن ئێمەش ڕۆڵمان لەم دانوستانە هەیە لە هەمان کاتتا بەرەو دانوستانی درێژخایەنتر لەسەر داماڵینی چەکی ناوەکی هەنگاو دەنین پێشکەوتن لەم دانوستانانەدا هەبووە بەڵام هێشتا یەکلا نەکراوەتەوە هیوادارین زۆر بە زووی ڕوو بدات.
بەڵێ پێش قسەکانی مارکۆ ڕوبیۆ ئەسکات بەسەند وەزیری گەنجینەی ئەمریکاش لەسەر بارودۆخی ئێران قسەکردوتی لەوانەیە کە ئەمریکا و حکوومەتی ئێران ڕۆژی چوارشەممە لەسەر گەروی هۆرمز بگەن بە ڕێکەوتن. هەروەها پاکستان و قەتەر کە دوو نێوەنگیری سەرەکی وتوێژەکانی ئەمریکا و حکوومەتی ئێران دەڵێن هێشتان بەردەوامن لە هۆڵەکانی خۆیان بۆ ئەوەی کە هەردوو لایەن یانێ ئەمریکا و ئێران لە ڕێگەی دیپلۆماسی و لە ڕێگەی دانووسانەوە بگەن بە ڕێکەوتن. ئەم بەوتەی قەتەر و پاکستان هێشتان ئەمریکا و حکوومەتی ئێران نەگەیشتون بە ڕێکەوتنێکی کۆتایی. هەر لەسەرم بابەتە چەند بەرپرسێکی ئەمریکیش ڕۆژی دووشەمە لەگەڵ تەلەڤیزیۆنی هەواڵی CBS قسەیان کردو وتیان کە وتوێژەکان ئەگەرچی بەردەوام بەڵام هێشتا کات دیاری نەکراوە بۆ ئەوەی کە دانووساندنی فەرمی لە نێوان هەردوو لە بکرێ. لە لایەکی دیکەوە پاکستان ڕۆژی دووشەمە داوای لە محەممەد باقر قالیباف کە سەرۆکی پەرلەمانی ئێرانەوە هەروەها عەباس عراقچی کە وەزیری دەرەوەی ئێرانە داوای لەوان کردووە کە بە زووترین کات سەردانی پاکستانکەن بۆ ئەوەی کە گفتوگویەکی بەپەلە لەسەر بارودۆخی ناوچەکە بکرێت. دیار نییە کە ئەو دوو کەسە یانێ قالیباف و عراقچی کە دانووسانکاری سەرەکی حکوومەتی ئێران لە گفتوگوەکان لەگەڵ ئەمریکا کە سەردانی پاکستانەکەن. بەڵام ئەم داوەتە لەوان پاش ئەوە هات کە حکوومەتی ئێران ڕایگەیاند کە پاکستان هێشتا نێوەنگیری سەرەکیە لە گفتوگوەکان لەگەڵ ئەمریکا. ئێستا ئەم قسانەی بەرپرسانی ئەمریکا و هەندێک پێشکەوتن لە گفتوگوەکاندا لەگەڵ حکوومەتی ئێران هەبووە پاش ئەوەی کە لە چەند هەفتەی ڕابردووە ئەمریکا هەمیشە داوای ئەوەی کردووە کە کێشەکان لەگەڵ حکوومەتی ئێران لە ڕێگەی دانووسانەوە لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێت. بەڵام حکوومەتی ئێران لە وەڵامدا هەر بەردەوام بۆ لە هێرشەکانی بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرموز و هەروەها بۆ سەر وڵاتانی ناوچەکە. ئێستا دەبێت چاوەڕێ بێت بزانین کە ئەم جارە ئایا دەگەن بە ڕێکەوتنی کۆتایی یانە و کاردانەوەی حکوومەتی ئێران چ دەبێت؟ بله سوران خاطری پامنێری دەنگ ئەمریکای وەزارەتە دەرەوە سپاس بۆ وانزانیاریەت. بڕیاری بەشداریکردنی کەرکووک لە یەکێتی شارەوانیەکانی تورکیا شەپۆلێکی لە کاردانەوە لە شارەکەدا بە دوای خۆی داهێناوە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێن بڕیارەکە بەبێ ئاگاداری و ڕەزامەندی ئەوان دراوە. ئەم هەنگاوە سەبارەت بە کەرکووک کە نەتەوەکانی کورد و عەرەب و تورکمانی تێدایە جارێکی تر مشتومڕێکی زۆری لەسەر حکومڕانی و هاوسەنگی سیاسی لە پارێزگاکەدا هێناوەتە ئاراوە. وردەکاری زیاتر لەم راپۆرتەی هونەر ئەحمەددا دەبینی. پاش ئەوەی کەرکووک بە فەرمی بوو بە ئەندامی یەکێتی شارەوانیەکانی جیهانی تورک، بەرپرسانی تورکمان ڕایان گەیاند کە پارێزگاری کەرکووک هەنگاوێکی گرنگی ناوە چونکە عێراق دووچاری قەیرانی دارایی بووە و توانای جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانی نییە. بەرپرسانی تورکیاش ئاماژەیان بەوەدا کە ئەم ئەندامیەتیە دەرفەتێکە بۆ بەهێزکردنی هاوکاری نێوان کەرکووک و شارە ئەندامەکان لە چەندین بواردا. العراق بصورة عامة ومحافظة كركوك بصورة خاصة. عراق بەگشتی و کەرکووک بە تایبەتی دەناڵێن بەدەست جێبەجێنەکردنی پرۆژەکان هۆکارەکەشی قەیرانی داراییە. ئەوەی دەبینین ئێستا ئیدارەی کەرکووک هەوڵی دروستکردنی هاوبەشی دەدات لەگەڵ یەکێتی شارەوانیەکانی جیهانی تورک. ئێمە لە پارێزگای کەرکووک زۆر پێویستمان بە هاوبەشی هەیە چونکە دەرگا بەسەر کاری هەمەلایەنە دەکاتەوە بۆ دروستکردنی پرۆژە و هێنانی خەڵکی بازمون. وجلب الخبرات. یەکەم جار هەواڵی بە ئەندامبوونی کەرکووک لەو ڕێکخراوە لە سەر زاری کورشات زۆرلۆ جێگری سەرۆکی ئاک پارتی بڵاو کرایەوە. هەر زوو ئەنجومەنی پارێزگای شارەکە بێ ئاگای خۆی لەو هەنگاوە خستە ڕوو. سەرۆکی ئەنجومەن لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاند دەبوو ئەو بابەتە لە ئەنجومەنی پارێزگا تاوت بکرایە. یەکێتی و پارتی وەک دوو فراکسیۆنی کوردی لە نێو ئەنجومەنی پارێزگا دەڵێن تاوەکو گوێمان لە ڕوونکردنەوەکانی پارێزگار نەبێ هیچ هەڵوێستێکی سیاسیمان نابێ. بەڵام ناڕەزایەتیەکان لە نێو شەقامی کوردیدا دەبینرێ. کوردانی کەرکووک دەڵێن ئەم هەنگاوە تەنها ڕەهەندی خزمەتگوزاری نییە. پارێزگاری کەرکووک خۆشی باشکرا ئەمەی وتووە سەرۆکی تورکیا ڕۆڵی هەبووە لە دانانی پارێزگاری کەرکووکە کەواتە پارێزگاری کەرکووک ئەبێ کۆمەڵی هەنگاو بنێ بۆ وەکو پاداشتێک بۆ ئەو ڕۆڵی تورکیا کە ڕۆڵی هەبووە لە دانانی کەسێکی تورکمان وەکو پارێزگاری کەرکووک
کە بەڕای من لەم ڕووداوانەیە جۆرێک لە سازانی ئەگەرنێتەوەی هەبێت لە هەر بڕیارێکە وە چونە ناو هەر سندیکایەک وە بوونە ئەندام تەنان دەستە خوشکی هەر شارێکی تریش بۆی ئەستیاری دروست نەکە جۆرێک لە سازانی نێتەوەی هەبیان پێشتر لێک تێگەیشتنێکە بێت لە نێوان پێکاتەکانە بۆ کەرکووک باشترە چونکە زانین کەرکووک شارێکی فرەنەتەوە و فرە پێک هاتەیە. یەکێتی شارەوانەکانی جیهانی تورک ڕێکخراوێکی نێودەوڵەتیە وەک خۆیان ئاماژەیان پێداوە ئامانجی سەرەکیان بریتە لە پەرەپێدانی هاوکاری لە نێوان شار و شارەوانەکانی وڵاتانی جیهانی تورک لە بوارە جیاوازەکاندا. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا کەرکووک. هەر لە کەرکووکێ هەن نویسکار و ڕەوشەنبیرên wê bajarî hatin bahev û di daxuyaniyekê de ku ji her sê serokatiyên Iraq û berpirsên hikûmeta Herêma Kurdistanê re hat şandin tekezî li ser jiyana hevbeşa wê bajarî kir û anîn ziman ku biryara şaredariya bajêra ku bibe endama yekîtiya şaredariyên cîhana Tirk dê encamên xirab bi xwarabîne. Ji bo agahiyên bêhtir niha Peyamnêr Huner Ehmed bawekî zindî mereye dem baş huner karvedana vê biryarê li ser kolan û aliyên siyasiyên Kurd çawa ye? بەڵێ هەڵبەتە کاردانەوەکە تا ئێستا لە نێو شەقامی کوردیایە نەک لە نێو لایەنە سیاسی کوردیەکان چونکە هێشتا کە پارتی ویکێتی کە بەشێکن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵوێستێکی ڕوون و ئاشکرایان نییە ئەوان ئەڵێ نەمە چاوەڕوانی ئەوەی محەممەد سەمعان پارێزگاری کەرکووک بگەڕێتەوە و لە نێو ئەنجومەندا گوێ لە وتەکانی ببین بزانین چی ئەڵێ و ئەم ڕێکەوتنە لەسەر چی بنەمایە کراوە. عربیش هەمان بۆچوونی هەیە ئەو ئەندامانەی عرب لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوانش دەڵێن چاوەڕوانی محەممەد سەمعانی بۆ گەڕانەوە دواتر لە نێو ئەنجومەنە سەوباسەکەین و پرسیاری لەکەین بزانین ئەمە لەسەر چی بنەمایە بۆچی نەگەڕاوەتەوە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک و بۆچی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بابەتە چاوەتێ نەکراوە. زۆربەی نیگەرانەکان بە تایبەتی لایەنی عەرەبی لەسەر ئەو خاڵەیە نەک لەسەرەوەی کە بۆچی کەرکووک کراوە بە ئەندامی یەکێتی شارەوانەکانی جیهانی تورک. بەڵام بۆ کورد ڕەنگە کاردانەوەکان جیاوازتر بێ ئەوەی کە هەیە لە نێو شەقامی کوردیە نەک لە نێو لایەنە سیاسەکانی کوردیە کاردانەوەکەی زۆر بووە. ئەمڕۆ بینیمان بەشێک لە نووسەر و ڕۆژنامەنووس و خەڵکی ڕۆشنبیری کەرکووک و تەنانەت هەندێک ڕۆشنبیری سلێمانی هاتوون بەشداریان لەو گرتبوونەوەیە کردبوو داواکارن کە ڕێوشەنی کوردی گیرێتە بەر لە هەر سێ سەرۆکایەتەکەی حکوومەتی عێراق لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و دوای ئەمەش قسەم لەگەڵانە کرد کەمێک بەر لە ئێستا وتیانێمە هەنگاوی دیکەمانە بێت پێم وتر هەنگاوەکەتان چیە بێ ئەوان وتیانێمە سەردانی لایەنە سیاسەکان دەکەین لە سلێمانی لە هەولێر و هەروەها لە بەغداد دەچینە لای بەرپرسانی دیکە بۆ ئەوەی بەم بڕیارەدا بچێتەوە و ئەم بڕیاری بە ئەندامبوونی کەرکووک لە یەکێتی شارەوانەکانی جیهانی تورک نەچێتە بواری جێبەجێکردنەوە. باشە هونەر هۆکاری چیە هێ تاوەکو ئێستا لایەنە کوردیەکان کاردانەوەیان نەبووە؟ بەڵێ هۆکارەکە ئەوەتانە یەکێک لە ئەندامانی شاندەکە کە لەگەڵ محەممەد سەمعانە چووە سەرۆکی شارەوانی کەرکووکە کە لە سەرپشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو ئەگەر بێتەوە ڕەنگە زانیاری زیاتر بێ و ڕوونکردنەوەی زیاتر هەم بە حزبەکەی و ئەندامانی ئەنجومەن بدا لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بزانە ئەو بە ئەندامبوونە لەسەر ئەساسی چی کراوە یاخود ڕێکەوتنەکە چی تێدایە و هەرچی لە پارتی دیموکراتی کوردستانی شاوان تازە سڵێتە گەڕانەتەوە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەنگە نەیانەوێت هەڵوێستێک بنێن یاخود کاردانەوەیان هەبێت کە خراپ بەسەر ئەوانە بشکێتەوە لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک چونکەوان هێشتا کە پێما بێت دوو دانیشتن لە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە ئەوەی چاوەڕوانەکێ تازە ئەم یەک دوو ڕۆژە سبینش پشووە ڕۆژانی داهاتوش پێنج شەم چاوەڕوان ناکرێت ئەنجومەن تۆ ببێتەوە ئەمێنێتەوە هەفتەی داهاتوو ئەگەر پارێزگاری کەرکووک دەڕێتەوە سەر داوامی فەرمی خۆی بانگشتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکرێت و پرسیاری لەیەکێ لەسەرەوەی ئەو ڕێکەوتنە چۆن کراوە بۆچی ئەنجومەن ئاگاداری ئەو ڕێکەوتنە نەبووە ئەوەی کە زۆر جەختی لەسەر کاتەوە سەرۆکی ئەنجومەنە کەتی وایە لە هیچ پرسی پێ نەکراوە و سەرۆکی ئەنجومەن ئەڵێ من لە ڕاگەیاندنەوەکانەوە ئاگاداری ئەم بابەتە بوومە کە دەبوو وەک هەماهەنگێکی باشە بووە لە نێوان ئەنجومەن و پارێزگارە
بەتایبەتی لە بڕیارێکی ئاو هەیە. باشە هونەری ینی گەلۆ تێ چاوەڕێکردن کو عەرەبژی ینی وەکو کوردان هەلوەستەکێ دوێ دەربارەدا بدەن؟ بەڵێ هەڵوێستەکەی عەرەب لەوەیە کە بۆچی پرسیان پێ نەکراوە و پێشیان وایە دەبواە ئەم بابەتە لە نێو ئەنجومەنە باز بکرایە و تاوتێ بکرایە و قسە لەسەرەوە بکرایە ئایا ئەم بە ئەندامبوونەی کەرکووک لە یەکێتی شارەوانەکانی جیهانی تورک چی بۆ کەرکووک بەدەسەهێنێ دوای تاوتێکردنی ئەم بابەتانە و گەڵاڵەکردنی و دواتر بوون بە بڕیار لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە ئەو کاتە ڕەوانە بکرایە چونکە ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووکی وایە ئەو ڕۆڵەی کە هەیە بووە هەم ڕۆڵی چاودێری و ئەو هەماهەنگی کە لەگەڵ پارێزگای هەبووە پێشووتر ئێستا وەلا نراوە و هیچ ڕۆڵێکیان بۆ نەماوەتەوە بۆیە عەرەب ئەلەمە تووڕەیە ئەیانەوێ کە محەممەد سەمعان گەڕایەوە قسە لەسەرەوە بکەن وەک گلەی و گازندەی زۆر لەسەر ئەم بابەتە بکرێت نەک لەسەرەوەی کە بۆچی کەرکووک بووە بە ئەندام لەو ڕێکراوە بەڵام کورد چاوەڕوانەکرێ بەهۆی ئەو شارەی کە لە نێو شەقامی کوردیە دروست بووە ئەوەی کە لە نێو سۆشیال میدیای کوردیە دەبینێت ڕەنگە فراکسیۆنی یەکێتی و پارتیش لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک چنە ژێر کاریگەری هەندێک لەو شارانەوە و هەڵوێستێکیان هەبێ ئەوە لە ڕۆژانی داهاتوو بەتابەتی لە هەفتی داهاتووە ڕوو نەبێتەوە. بەڵێ پامنێر هەنەر گەلک سپاسی بۆ ڤازانیێریەنتە. لە شاری برۆکسل مەراسمێک بە بۆنەی ساڵیادی کۆمەڵکوژی ئێزەدیەکان لە شنگال بەڕێوەچوو ئێزەدیەکان و ژمارەیەک لە کوردەکان بۆ یادی قوربانیەکان گرتبوونەوە و ئاماژەیاندا بەو ئازارانەی ڕوبەڕووی ئەم پێکاتەیە بووەتەوە. لە مەراسمەکەدا کورتە فیلمێک دەربارەی کارەساتی شنگال نمایش کرا و هەروەها بەشداربووان بە یادی قوربانیەکان مومیان داگیرسان. راپۆرتێکی حەمید مستەفا لەم بارەیەوە پێکەوە دەبینین. Li Brukselê paytextê Belcîka di salvegera komkujiya Kurdên Êzidî li Şengalê li navenda Rewenda Kurdistan a Brukselê merasimek hat li darxistin ku hejmarek ji Kurdên Êzidî û Kurdistaniyên parçeyên diniyên Kurdistanê amade bûn. Di vê bîranînê de êş û elemên Kurdên Êzidî hatin behskirin. 2014 وقتی ئەو نەفیر حامەینە سرمەلەتێ مێ ئێزدی ئەوان کافرە ئەوان داعشە ژن و کەچ و خۆرت و زەلامێتمە هەموو کوشتن و کەچک و ژن و ئەو بخۆ برن و زێڕێتوان شواستاندێن و زارۆکێتمە کوشتنکردنە زاددانە نەبەر پیرەکە پیرەکێ گوتێڤە زادێ کوڕێتەیە مدانەیە بەرتە پیرێک دیم بوو جەڵتەی لێدا ئەوژی کەفت و مێر. Jinên Êzidî ku di vê bîranînê de bejdar bûn, anîn ziman ku Kurd û Êzidî yekin, nabe ku were gotin ev Êzidî ne û ev Kurd in. Her wiha amaje bi vê yekê dan ku karesata Şengalê xaleke reş e di nava dîroka mirovahiyê de. Ez dixwazim bêjim wakî miletê me yê Êzidî xane, wakî behse em gerkî bizanbin wakî lalişê nûranî خواهی دکه سر اردا کردستانیه ام گرکی ببین یک بس ام بیشن ام ازدینه اونا کردن اونا به لالش نورانی سر ارد کردستانیه ام گرکی ببین یک کمکجی تراجیدی شنگالی اوا یعنی اوا وک خالک قریجه بونا مروتی چانجی دوازه برا بیجه اوا مروتی کری افتشت یعنی ام همی مروون لی بونا مروتی اوا مری براستی شهر اوش ام شهر مزر دکن وانتشتا. Di vê merasimê de kurtefilmek li ser trajediya jinên Şengalê hat nîşandan ku êşek mezin xist nava dilê kesên amadebûyî de. Rastî piştî dîdina vî filmê êşekî zor bû me çêbî. Yanî jinekî Kurd heft caran ji aliyê terorîstê Daeş hatiye kirîn û firûtin û zevicandin. Oxkiça xwe jî nedîtiye 3 sala û heft cara jî zevicandin û firûtin. Di daviya merasimê de ji bo kesên ku canê xwe ji dest dane agir bi moman xistin û bi vî rengî
ev kes hatin bibîranîn. 74 ferman bi serê Kurdên êzîda hatine. Lê kultur, ziman û çanda xwe ji bîr nekirine. û li her dera ku jiyanê lê dikin, di salvegera Komkujiya Şengalê da merasîma li dar dixin. Wekê ku ew dibêjin, armanc ji wan merasîma ji bo wêkê ku nifşa wan ya nû, trajîdiya bi serê dayk û bav û kes û karê wan da hatine ji bîr nekin. Hamîd Mustafa dengê Emerîka, Bruksela paytextê Belçîka. و جه شنگال نل دور لسلیمانیه هلمتک نو جه آلیه جناو ته بریو برن کو قربانیین دستریجیان هاند ده کو دنگی خواه بلند بکنو سرپیهاتیین خواه راگینن. آرمانجا وی دست پیش خریه او چاره سرکرنا پرسکریکن کو روبروی جنان دبن و ده دمکو او هولا پیکانینا دادمندیه ددن یعنی. راپورتا سنور کریم بهتر آگاهی هنه. منی هەڵگرت لەسەر کورسیەکە خۆی لەسەر کورسەکە دانیشتمەنیشی کردە سەرباشی کۆمەڵێک فعلی ناشرینی پێکردم کە من تەمەنم ئەو کاتە 9 ساڵ. قسەکانی ئەم کچەگەنجە بە خێرایی وەک بۆمب لە نێو سوشیال میدیادا بڵاو بووە. گروپەکانی ژنان بوونەتە شایەدی دەیان چیرۆکی هاوشێوەی ڕاست. بەپێی سوشیال میدیای ژنەکان کەم ژن هەیە کە پرسی دەستدرێژیکردنە سەریان لە تەمەنی منداڵیدا نەبوو بێتە بەشێک لە مێژووی ڕەشی ژیانیان. ڕاستدەستی بر بۆ پرسێک کە سەدان ساڵە بە بڤە و عیبە هەژمار دەکرێت و لە نێو کۆمەڵگەدا شاردراوەتەوە بەڵام ئێستا خەریکە دەبێتە هەڵمەتێکی هۆشیاری گەورە و دەرگایەک بەڕووی هەڵماڵینی دەیان چیرۆکی نەوترا و نەبیستراودا دەکاتەوە. ئێمەی مێینە پێمان شەرم ئەبێ ئەگەر گرفتێک یاخۆتون دوتیژیە تا هەڕۆشێک بەرامبەرمان بکرێ باسی بکەین چکە هەمیشە ئەبیتە جێگای سەرنج بۆ تاکەکان بەڵام لە سەکانێدا بەڕاستی من وای ئەبینەم ژنان ئەو شەرمەیان نەما ئەو ڕێچکەیان شکان ئیتر ئەمە عیب نییە ئێمە باسی بکەین با ئێمە باسی بکەین بۆی بۆ نەوەکانی کەمان ببێتە بەرنامەیەک و بتوانن دەنگیان هەڵبڕن. ئاشکراکردنی پرسی هەراسانکردنی ژنان کە یەکێکە لە شاراوەترین پرسەکان لە کۆمەڵگەیەکی پیاوسالاری و نەریتیوە کەرێمی کوردستاندا لە هەراسانکردنی خوێندکارێکەوە لەلایەن ڕابەرێکی ئاینیەوە دەستی پێکرد. ئەمڕۆژ بووەتە کەمپەینێک کە ژنان تیایدا هاواری مافەزەوتکراوەکانی دەیان ساڵی خۆیان دەکەن ئەوەی پێویستیشیانە هۆشیاری و پاڵپشتی زیاتری یاساییە. دەقاودە قیاسەیەکی تایبەتمان نییە بۆ بابەتە بەڵام لە یاسای سزادانی عراقی چەنەها مادەمان هەیە کە ئاماژە بەوەکە ئەگەر هەڕەشە هەبێ ئەگەر توندوتیژیەکە بێ هەر بابەتێکی تر هەبێ بێتە دادگا و سکاڵای خۆی تۆمارکات و ڕێوڕێوی یاسا بگرێت و ئەو کاتە محکەمە بەپێی بەڵگەکان حکم دەرئەکات. ئەگەر چیەم بابەتە تا ئێستا بۆ کۆمەڵگەیەکی داخراوی وە کەرێمی کوردستان عیبە و شەرمهێنەر بوو بێت بەڵام ئەمڕۆ ژنان هۆشیارانەتر دەیانەوێت داکۆکی لە مافی کەسی جەستەیی و ئازادیەکانی خۆیان بکەن. مامۆسایەکی زانکۆش دەڵێت هۆشیاری وەک پێویستێکی بنەڕەتیە و دەبێت لە هەموو سێکتەرەکانەوە ئیشی جددی لەسەر بکرێت. هەر کەسێ لە ئێمە لە ئاستی خۆمان و بەپی بەرپرسیارەتی خۆمان پێویستە بەرامبەر بم بابەتە بوەستینەوە ڕوبەڕووی ببینەوە. لە خێزانەوە ئێماگەر جێوێکی فەراهەم دروستکەین بۆ تاکەکانمان هەر بابەتێک هە بۆ کچەکانمان کە ڕوبەڕووی هەراسانکردن بێتەوە بە دەنگێکی ئازاد و دلێر باسی بکات شەرم نەکات ئەمە بۆ خۆی هەنگاوێکی جددیە. دەکرێت لە داهاتوودا پرسی هەراسانکردن و دەستبۆبردن و ئیستیغلالکردنی ژنان ببێتە هەڵمەتێکی بەرەنگاربوونەوەی گەورە کە هۆشیاری گشتی بۆ نەوەکانی داهاتوو بە دوای خۆیدا بهێنێت و لە ڕووی یاساییشەوە پاڵپشتی زیاتر بۆ دۆزی ڕەوای ژنانی کورد دابین بکات. سنور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. لە فرەنسایە ئاجانسا نیشتمانیە کەشوهاوەیە فرەنسایە بێتۆ فرانس ئیرۆ گوت کۆ تیرمەها ئیسال ئەو مەها هەری گەرم بوو کۆ لە فرەنسایە ژە ساڵا 1970 هاتیە تۆمارکردن. میێتۆ فرانس گوت کۆ ڕێژەیە پلەیە گەرمێ لە سەرانسەری وەلێت دە تیرمەهێدا گەیشتیە 24.9 پلە سلسیۆس کۆ ژە تۆمارە بەرێ 24.8 یا تەباغا 1030 دەرباس بوویە. شەرت و مەرجên گەرم û hişkbûnê de heman demê de lê gelek deveran şewatên daristanan gur kirin. Di nav de jî herêma Girodon ya nêzîkî bajarê Borodok ê başûrê Rojava
کو آگرکش لور به گلک کشواتان را روبرو مانه زانیار این کشو هوایی به بردوامی هشیاری دانه کو گوهرتنا کشو هوایی یا ده انجام چالاکی مروان دا دبن سدما بلندبونا و پلایا گرمهی لسرانسری جیهانی اوروپا دناو هرمن کو هری زو گرم دبن دیا و فرانسا ده سال داویدا ریزا هاوین پر گرم دیتنه برای هول دادن دوینا ویدا میوانه کی تبلیمه ببه میوانه خورا بحثا پرسکریکن یانجی شر روجلات ناوینو به تایبتی جی او گفن کو امریکا جالی کی دال ایران دخوا و ایران جی ل روجلات ناوین ایریشیوان ولاتان دکه هول دادن لکنترل کو میوانه ما جمرا ببینی سر خطی از هول دادم کو بورا باخوم دکتر اکرم اونن دش سوید تبلیمه ببه اگر لکنترل دکتر اکرم اونن حاضر به ام نها بچن جم دکتر اکرم اونن دکتر اکرم ام دزانن افدمک اف ام ببیجن گرجی و ناکوکی ل روجلات ناوین دبنو به تایبتی پشتی کو او ایریشن امریکا و اسرائیل دیجی ایرانی او چند روزن سروکی امریکا دبیجه کو او درفتک بدن ایرانی درفتک داوی بدن ایرانی ل ایرانی دبیجن او هر گوتوبه جانجی قبول ناکن لگور خوندنا تا چما برسوین ایرانی به وی آواینه دمکی دا کو هم نابینکار و هم جی امریکا دبیجه او در رکفتن آندانه یعنی جی در گفتگوی آندانه لی ایرانی تم دبیجن تشتکی وحانینه او جه چه تیل گور خواندناته؟ بله اگر سپاس هدی راستی پرساش روی امریکا و ایران دوی مرو نبست نابینا امریکا و ایران تنید لی بدید و قناعتک موری بیتر فره لی لسر پرساتا کنکریت که سروک امریکا که دبیجه ما گفتگو دابنامه ایران دهی و ام ایری از شانسک داوید دلمان کش بو قاربن لحف کرده که بکن ایرانی هر وقت جناب تجنابو هر رفت دکن لیل قناعت تکمده وری کاک صالح جناب تجزانه يعني أبرسا جروجا شرد سبيكري وحتى نوها قال لك جارات بدي رنجي نوها ترامب دبيج گفتگو هي وإيراني دبيجن تنية لچند جارا هر چقدر ور بويجي جار كده جارا هفت ديتن زانه لباكستان هفت ديتن وحتى جيان ركفتنا تيجي باش دي صار هفت نكرن يعني لفير ديار قناعتك مو يعني سروكي أمريكا أو بخوا جعل يخلط اگر ام بیجن ادمنستراسیونا ویژر دبیجن که تشتکی وره هی آنجی افدا دولتی هرم میجر دبیجن یا جیش وقت به افدی سیاستک یعنی اب خودی دیکار سیاستک به جناب تنزانه یعنی اف سیاست طرف نه داجو وقت سیاست نیکسون یعنی دشبوه او بخوجی سردمه خود بیجی هر واحد کرد سیاست درده یعنی جبوه تن زحمت نه از توجی یا جی یکی دیجی کار بیجه اف برسچی یعنی چما ترامب دبیجه و واناج دبیجه نه للفل قناعتك موري كاك فاضل تشتكي كونكريت بيجن فر اشكاليه دولتها قلتي امريكا دخازر واوايكي بايران الهف بك قناعتك موري ليه از باورم كل لهف بك جي اف شر بسكنه يعني بيان دولتها قلتي امريكا بخود دخازر خشر بكشينه ليه بدستي بروكسي وامكان راس النافك بدستي اسرائيل تقاضي بشريد ماشين جبرك افشرها دكتور امريكي دبيجن او يعني تشت دخوازنا هر حال ج ايراني عندك نكو دخوازن خو بكشين يعني ريفبريا سروك ترامب هروا غوتبوكو او دخوازن كو ايران ك بيچك نافوكي هبه يعني ايدي لپشتي وي ايدي نكارنت غوتو بيجنج في درباري ده بكن از خوازم و بپرسم ايرو بردف كي وزارت درفيا قطري ماجد انصاري قلت كو او هولدان دبلوماتيك جبو كيم كرنا جرجيان لهريم يعني بردوام دكن قطر وكو ولاتكي كان دافي تا چه استه دكاره ناو بينكار به و بشك جي چارسريه برگور خواندناته
قناعتك من دكاره وأزباور دكم راس به يعني أزباور دكم هر شخص ترام جديد دماد بيجي ورا إيراني بناجي لبعوايا كي دانو سنتين ورطة هر دو آجاد هي شد رياقات هر ده شد باكستان به شد تركيا به شد يك أميرات يعني أزباور دكم هر دكليما قط نبونه للفر كاسر جناب تزدان يعني ترام إيرو ملي قداري كير دبيجي أم آمادن كي إيران اب اوران یوما دسته وانده هي بدن ولات کیدنی ولات کیسیا که ام باوریه پیتینن یعنی دسته که اگر تی بیات بدیا ما هک دمها طرف قبول نذكر اگر تی بیات دم کیده حتی روسیا ولی پیشنهاد کار کرد و یاجی هنا کا پیشنهاد که بدن روسیا و چاغه ترامپ دگود نه دگود لازم بدن ما نوها ایرو ترامپ وای ایجاد نکوی بدن روسیا خاطر جی گفت نگفت کیا ولات ولاتا كيسيا كأم بي باورن بكارب نيو ولاتي يعني الليفر از خوازه بيجن ديار هر دوجي خوازه تعويض بدن هب يعني تعويض بدن هب باوايا كي لغيك مشترك بقرن ليه از نباورن كافشر او بسكن كاك صار شبوت يعني افشر شرعي جلوبال شرعي كبشتي يا قطبيات مية خراب وينها قطبي هي وقطبيجي هذه اساسي كنها ايش جنجشيه لكن او دخوازه سر فردكنا دنيا هر ماكن يعني ايران بنيرت بالا خبد الشر لايران هي لغزه هبو نهال ام بيجن يمن كتيه نهال ام بيجن للبنان هي لاوكرانيا هي حتى ام بيجن دخوازن شر دريجي اسيا نافين كده سر بحرا قزوين ده يعني از دخوازه بيجن تشم بالا خد حمو جيك الشر وجنجشين سر هي ريه بحرينا وخطي انرجينا يعني اساس الخريطه وخريطه البرقه ببولا ما مستوى وقت ما هو كيم دبيت خازن بهتر برساب كم تبحث رين اوفي كرنا دفردا تنقافا هرمزي چاوا دكار روشه بهتر آسيبك وقالوا لها فكرنك لدور وي دبا كليتا ركفتنك ماينده نافينا امريكا وايران ده قناعتك مورا يعني لبرد مينه وقت مبغو يعني هذه مثلا شخص اوي جنجشاوان وي شخص كار بالتعويض بدن هم يعني ام بيج وقت هذه مثلا هذه دولة اجتي امريكا تشين وروسيا شخص تعويض بدن هم اوي تزانه د بازار هذا تعويض يجي كذن هم يجي كنيش او تشكيلين دستين يعني لبر مثلا كان دعوه هرمزي مثلا خطا انرجي وبيترجي فرصه تشيني في بلدايه تزانه يعني لفر از دخوازی بیشم حتی هزی مزل دوی گنگشیا آپار بکرنا دنیا دل هف نکن اشتی که آنا پرقطبی چه حتی اول هف نکن اف به استقراری و اف شر و اف فتن اوی هر بردوام من لیوی بردوام من چاوا نوک شر جهانی یک امین نوک ازدو امین نوها نوک اوی جبهوی نوها فرماسیونا شر دکن بهاوی و دنیا شر دکن يعني از دخوازی لفر بیشم چه افتشتي هذا من اوي قال لك هي بردوام وتزانه لاسيا يجينها باوايا كين دولت امريكا واستراليا يدي دخلن دورات شنو باواكي بقدر نظر ام دبينن جالي كين دخلن دورات روسيا باواكي دهلا اوكرانيا وانت بقدر جالي كين دسب قزوين دخازن خبيجي اسيا نافين جالي كين ام دبينن لسر ارتيكا تزانه يك خطا جرينج بحريه كنو ها دولت اجد امريكا فرصه بيجا امريكا جرينلاند بقرن اساس او فرص جرينلاند بقرن جموش دخوازن بقرن سر بحراء اركتيكا راس امريكا سر اركتيكا لامريكا مساحه روسيا سر اركتيكا غا امريكا سيشار خطابر يعني او خنا ما مسبب رعوا بنقري داي كيجان روبرا كي بيتر او كا بهتر ما في كيجان عاليه او بهتر او بلكي مشاركه درفي او بي از خوازن وي بپرسم تبحثا بدريجبونا شركر دريجبون يعني باندورا في شري ويل لبازار جهاني تشبه اگر تو بكرتي برسوان بدي دما ما قالكي كيما يعني قناعت من اوی باندور نگاتیف ده و اف باندور نگاتیف اوی بهتر سر اروپا ده و اروپا ایش تزانه بهتر روشنوانی آخر شرقی اوکراینیا و روسیا گریدای اوجی اوی بین اوی سر ویا بمینه که اوی شرقی اوکراینیا و روسیا بله قالك سپاس لكن تعالي بورنيت كم دما قضيه لفر ام دقن داويه في هبديتني قالك سپاس دكتور اكرم اونان تشسويد مرابي مالت ابا بەڵێ بینەرانی عزیز ئەم ڕۆژ گەیشتینە کۆتایی بەرنامەکەمانەوە ئەمڕۆ سێشەمە 11 گەلاوێژی 2726 کوردی
تا بەرنمەیەکی تیکە ماڵ ئاوا و کات و ساتێکی خۆش بمێنن ناوکتێری خۆشیە.